لە ئاو هەوا فێنک و سازگارەکەی هەورامانەوە دەچینە نێو مێرگ و گوڵزارە بۆن خۆشەکەی عاریف و شاعیری گەورەی کورد حەزرەتی مەحوی و دەمانەوێ ئەمجارە لەگەڵ مەحویدا خەڵوەت بکەین و بزانین بەشێکیان لە دنیا جوانەکەی شیعری مەحوی بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست شرۆڤە بکەین و بیگوازینەوە. لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا ئازیزان قسە دەکەین لەسەر تەئویل و بنەماکانی تێگەشتن لە تەئویل لە شیعری مەحویدا بێگومان بەهۆی ئەو توانا و بەهۆی ئەو وەستاکاریەی کە شاعیرانی کلاسیک توانیویانە لە شیعری کلاسیکدا بیکەن تا ئێستا بەشێک لە هەواداران و خوێنەرانی شیعری کلاسیک توانا و حوسڵەی ئەوەیان نەبووە کە بزانن مەبەستی شاعیر و معنای ئەم شارەکە لە شارەکەدا جێکراوەتەوە چییە و بۆیە هەر کەسە بۆ مەبەستی خۆی بەکاری دێنێ. هەرچەندە ئێمە قسە لەسەر مەحوی و تەئویل لە شیعری مەحویدا دەکەین، بەڵام پێم خۆشە نمونەیەکی زۆر واقعی بهێنینەوە بۆ پاڵپشتی باسەکەمان کە ئەوەیە کە پیرەمێردی شاعیر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت لە ڕێی حەجدا لەگەڵ وەفایی مەلا میرزا عەبدوڕەحیمی سابلاغا بوومە هاوڕێ و گلەی ئەوەی دەکردکەوە خەڵکی سابلاغ پێم دەڵێن تۆ تەواوی شیعرەکانت بۆ خەت و خاڵ و بۆ جوانی و زوڵفی کیژانی موکریان نووسیوە. منی ژەمەم پێ ناخۆش بووە چونکە پێم وا بووە تەواوی شیعرەکانم بۆ خۆشەویستی و ستایشی پێغەمبەری خوا وتون صلی الله علیه وسلم و ئەم جارش کردومەتە مەرج لەگەڵ خەڵکی موکریان ئەگەر ڕاست بێ شیعرەکانم بۆ خەت و خاڵ و زوڵفی کچان نووسی بێوات دێمەوە بۆ لاتان، وەلێ ئەگەر بۆ خۆشەویستی و ستایشی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم ئەوە لە لای خۆی دەمێنمەوە و جارێکی تر نایەمەوە. پیرەمێرد دەفەرمێ کە سەردانی کێوی ئوحودمان کرد، لەوێ وەفایی تووشی سکێشەیەک دەبێت و لەوێ کۆچی دوای دەکات و بە دەستەکانی خۆم لە لمی بەردەم کێوی ئوحودا بە خاکی ئەسپێرم. خۆشەویستان، ئەمەڵقەی بەرنامەکەم قسەکردن لەسەر تەئویل لە شیعری مەحوی، میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا تۆفیق کەریم نووسەر و ڕووناکبیری ئیسلامی کردو. مامۆستایان سوپاس بۆ ئامادەبوون، سوپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی. مامۆستا بەشێ لە یادەوەریەکانی بەڕێزت بە ناوی داوی خانەخوێ کە باز لەو ماوەیە دەکا کە جەنابتان وەکو ڕۆژنامە نووسێک وەکو ڕووناکبیرێکی ئیسلامی لەلایەن هێزە داگیرکەرەکانی ئەمریکاوە لە بیابانە گەرمەکانی بەسڕەدا زیندانی ئەکرێن، دیوانی مەحوی دەبێتە بەشێک لە ژیانی تۆ، بەشێک لە کات بەسەربردنی تۆ، جۆرێ لە جۆرەکان ئاسوودەیی و خەڵوەت بە تۆ بەخشێت لەو بیابانە گەرم و بێکەسەی بەسڕەدا. سەرتا پێم خۆشە باز لە ئەزمون و پەیوەندی تۆ لەگەڵ مەحوی و شعر و دنیای مەحویدا بۆ من و بۆ بینەران بکەین. زۆر دەست خۆش بێ کاکە ڕیاز، خاڵمەفە خۆسەر کەوتوت کە کەوتت بەرنامەیەکمان هەیە لەسەر مەحوی ڕاستیەکەی. من عادەتەن سعات 10 دۆسە نەزان ئەو کاتە ئەخەوم، بەڵام ئەم شەو زۆر تایبەت بوو تا 1:30 شەو دووبارە لەگەڵ مەحویە سەرقاڵ بوومەوە و مەشغوڵ بوومەوە و بە فیعلی خۆشەویستی مەحوی نەیهێشتم شەو بخەوم. نزیکی دوو بوویەوە ڕەنگ بێت لە ساڵێکە هەر شەوێ دوو شەو شتی وا ڕوودا، ئەمە یەکێک لەو شەوە خۆشانەی بۆیە بەرنامەکە هەرچی بێ من چێژی خۆم تەواو کردووە لەگەڵ ئینشەڵا ئێمەش و بینەریش ئەو چێژە بینێ. بەرنامەکەی تۆ حەقەتەن تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە. من بەشی زۆر ئەو چەند بەرنامەکەی هەبووە گوێم لێگرتووە، بەڕاستی هەر خۆم چێژی تایبەتیم لێ وەرگرتووە. سەروبەندی پەیوەندی من لەگەڵ مەحوی ڕاستیەکەی گەڕێتەوە سەردەمی گەنجێتی، ینی ساڵی هەفتاکان ئەو کاتە کە ڕەنگێک هەم خوێنەری ئەو شتانەکەم بوو هەم ئێمەش گەنج بووین، لەو کاتەوە من وردە لەگەڵ مەحویە هاتووم، بەڵام بە تەبیعەتی حاڵ و کۆچ و مەشغوڵ بوون بە کاری سیاسیوانەوە دابڕانێک لە بینمانە ڕوویدا هەتاوەکو ساڵی 2003-2004 ئەو کاتێک کە جەناب دەفەرمووی ئێمە لە زیندانی بووکا بووین لەوم قەسر، ئەو برادرایان ڕۆژنامەی کۆمەڵ هاتن ماڵیان ئاوی بۆلام کە لەسەر داوای خۆم سێ شتیان هێنا بوو. قورئانێکیان هێنا بوو کە بەڕاستی ژیان لەگەڵ قورئانە لە وڵاتە زۆر خۆشە، ڕیاض ساڵحینێکیان هێنا بوو کە ئیتر هەر ڕیاض ساڵحینەکە خۆی ماناخۆشەکەی دیارە باخچەیەک ظاهری نووسەرەکەی کە ئیمامی نەوەویە بە ئیمان و ڕۆحەتێکە نووسیوە جۆرە لە مەخبوڵێتی هەیە لە ناو هەموو عالەمی ئیسلامیە. ئەوە ئازانم و کۆڵێن لە دوای قورئان زۆرترین چاپ ڕیاض ساڵحین بووە، لە دوای ئەم دوانە دیوانێکی مەحویان بۆ هێنا بووم. ئیتر سەر لە نوێ دەستم کردەوە بە مەحوی، بەڕاستی
چێژێکی زۆر تایبەتیم دەبینی ڕەنگ بێ مبالەغە نەبێ ئەگەر بڵێم دەیان جار شانی شعریەوە بۆ دەیان جار خوێندومەتەوە ئەگەر نەڵێ هەموو دیوانەکەم دەیان جار خوێندوێتەوە وردبوونەوە و هەنگاونان بە فیعلی بەشێک لەو فترە تەنیایی کە لەوێ هەبوو ئەگەر بڵێم چێژی هەبوو چێژەکەی بریتی بوو لە خەڵۆت لەگەڵ مەحوی و عالەمی مەحوی و ئەو جەوە خۆشێکی واوەکو مەحوی دروستیەکات زۆر باش مامۆستا من ئەمەڵقەی بەرنامەکەمان تەمەن نامەوێت بە پرش و بڵاوی بەسەر شاعیرانی کلاسیک و دنیا فراوانەکەیانە بڕۆین بۆیە دەمەوێت چەمک و بوار لەگەڵ هەر شاعیرەکە چەند بوارێک و چەند چەمکێک هەڵبژێرین ئەم ئەڵقەی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر تەویل لە شعری مەحویدا کە بێگومان تەویل گرنگیەکی زۆری هەیە بۆ تێگەشتن یا قبولکردنی شعر و ناوەڕۆکی شارەکانی مەحوی با من سەرەتا بپرسم تەویل چییە بەچی دەگوترێت تەویل لە شعری مەحویدا مامۆستا ڕیاض تەویل گەڕانە بە دوای مانای ئەو ڕەمز و دەستەواژە پێچانەی کەواوەکو لە ناو شعرا هەیە تەویل گەڕانە بە دوای شتەکانە و گەیشتنە بە ئەنجامێک لە ڕێگەی دەستەواژەکان و لە ڕێگەی ئەو عیبارەتانەوە کەواوەکو شاعیر بەکارهێنێ تەویل تەبیعەتی شعری کلاسیکی وایە دوو ڕووی هەیە ڕوویەکی ڕەنگ بێ زۆر کەس عادەتی لە زۆری تێگات و چێژی خۆی لێوەرەگری و مبارەکی بێ و حەقێتی بەڵام هەر ئەو کەلیماتانە ئەو بەکاریهێناوە ئەو دەستەواژانە ئەو بەکاریهێناوە هاتووە مانای دیکەی هەیە مانای خۆڵتری هەیە ئەو کاتە ئەبێ کەسانێک کە زۆر شارەزا بن کۆمەڵە بنەمای خۆی هەیە کاتێک کە تۆ بە ظاهری سیرەکەی ئەو مانا ناگەێنێ بەس کاتێک کە ئەو بۆ لێداتەوە سیرەکەی وەڵاهی عەقڵی تۆش بۆ ئەوە ئەچێت واتە بیر لا تەشبیه هەروەکو خەوبینین تۆ ئەم شەو لە خەوا ئەیبینی لە شوێنێکی مەسەلە کابراڵە لە خەوا بینی ومە مەسەلە چوون بۆ حەج یخۆ چوون بۆ حەج شتێکی باشە بەعامانی دڵی پێخۆشەوانە بەڵام کابرای خەو پەرژیان کرد کە هاتووە خەو پەرژێنی کردووە ئەڵێ حەج بریتێ لە مەقسەد ئەخیر مەقسەدی ئینسانیش بریتێ لە مردن کەواتە چووی بۆ حەج ظاهری ئەجەلی نزیک بووەتەوە ئەها وەختێک کە سێریشەکەی فعلا هەردوو مەوزوعەکەەوە هەیە وانە کابرا کە خەونەکەی یوسف عەلەیهی سەلام کە تعبیری یانزە ئەستێرەکەی کرد لەگەڵ مانگ و خۆرەکەوانە وەختی سێریەکەی إني رأيت أحد عشر كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين مانغ واستيري وأمانية بەڵام کە دوای سێرەکە یانزە برای هەیە و خۆرە و مانگ باوکە و دایکی ئەوانە فعلەنها قال يا أبتي هذا تأويل رؤياي أما تأويل خەوریش هەمان شتە ئەو دەستەواژانەی کە شاعیر بەکارهێنێ تۆ یەی لێکدانەوەی تری بووەکەی لێدانەیەک ئەویش ئەوە بە کەیفی خۆت نییە بە کۆمەڵێ بنەما و کۆمەڵێ یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ لێکدانەوە بەرامبەریش قەناعەت پێکەی کە مەبەستی شاعیر ئەمە بووە کەواتە بنەماکانی تێگەیشتن لە تەویل چین کاتێک کە تەنانەت لە لێکدانەوەی خەونە لە نێو هەموو مێژووی ئیسلامیا کەسێک دروزە بێ وەکو محەممەدی کوڕی سیرین کۆمەڵێ بنەمای هەیە بۆ لێکدانەوەی خەون کە پشت دەبەسێ بە قورئان و بە فرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم لەگەڵ عرف و عاداتی ئەو سەردەمە ئەو بنەمایانەی کە ئێمە پێویستە پشتی پێ بەستین من بزانم مەحوی چی وتووە لە غەزەلێکە لە قەسیدەیەکە کامان بنەماکەن بنەماکان زۆرن ئەگەر زۆر بە کورتی بڵێن ئەوەیە قورئان خۆی بۆ خۆی جۆرە لە تەویلی پێویستە بە تایبەتی لای ئەوانەی کەواوەکو عالەمی لە عالەمی تەسەووفا ژیاون ئەوانەی لە عالەمی تەسەووفا ژیاون بە جۆرێ کۆمەڵە دەستەواژەی قورئانی هەیە کۆمەڵێ عیبارەتی قورئانی هەیە وەکو معنا زاهیریەکەی هەیە معنایەکی کەشی بۆ لێکەدەنەوە جارێ یەکەم شت ئەوەیە تۆ لەو تەویلانە تێ بگەی کەواوەکو ئەوان بۆ قورئان و سونەتیان کردووە یعنی تۆ سەیری ئێمە زۆر جار باسی مانگەکەین لە شعری شاعیرەکانە ئایا مانگ بە چی وتراوە ئەبینی هاتووە کابرای شاعیر هاتووە فرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کرد بە دەستپێش بۆ ئەوەی مەبەستی مانگ کە بریتیوە لە خوای گەورە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ لە ڕۆژی قیامەتە لە بەهەشتا وەکو چۆن مانگی چواردە ئەبینن ئەوەش خوای خۆتان نەبینن کەواتە خوای گەورە بەنسبەت ئەوە بۆ بریتێ لە مانگی چواردە ئەم مانگی چواردە چی هەیە ڕووناکی هەیە ئەها کەواتە نوریشی هێنای بۆ ئەنیمەی تۆ کەواتە لەسەر بنەمایەک هاتووە ئەم وەزعی دروست کردووە خۆشترین شت لە بەهەشت خۆشتر و لە هەموو نیعمەتەکانی دنیا خۆشتر و لە هەموو نیعمەتەکانی قیامەتیش خۆشتر چییە بینینی خوای گەورەیە بە پێی فرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەی ئەم ویسالەکە
ئەکا بە خۆشترین شت لە لای کەواتە کە تێگەیشتین لەو تەویلانەی کە بعضی لە عولەمایکەن بۆ حەدیثێک لە هەندێک لێکدانەوە بۆ ماناکانیکەن جگە لەوە جاری وایە تەویلەکە دوورترە بۆ نمونە بعضی لە عولەمای تەسەوف هەیە لە وەشەمسی وەضحاها والقەمەر إذا تلاها بۆ شەمس و ضحا یا بۆ یاسین یا بۆ تاها یا بۆ ئەوانە مانای تر لێکە دەنەوە هەندێک با بڵێن ڕیوایاتی زەعیفیش بێ ئەیگێڕنەوە شەمس مەبەستی ئەو ڕۆژ جوانی پێغەمبەر لە حرفی ئەبجەدیە تاها ئەکاتە چواردە ئای پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوخساری تۆ وەکو مانگی چواردە جوان و درەوشاوی ئاینەکەش دەروا درەوشاوە ئەوەیە شەمس ئیشی خۆر چییە؟ ئیشی خۆر ڕووناکردنەوەی هەموو سەرزەوی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو دنیای ڕووناکردەوە بوو بە ڕەحمەتەن للعالەمین کەواتە تشبیهی شەمس و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مشەبە و مشەبیهی هیچ زۆرە لە بینیانە ئەمە یەکێکە لە بنەماکان کەواتە یەکەم شت یعنی بیرکردنەوەی لە مانا قوڵەکانی ئاەت و فەرموودە دووهەم شت بۆ تەویل کۆمەڵ ئەو ڕێچکەیەی کە ئەو شاعرە گرتوێتی بۆ نمونە مەحوی کە ڕێچکەی تەسەوفی گرتووە کۆمەڵە دەستەواژەی خۆیان هەیە کۆمەڵە عیباراتی خۆیان هەیە کۆمەڵە شتی خۆیان هەیە ئەگەر لەو دەستەواژانە تێبگەین ئینجاوەکو لە شعری مەحوی تێگەین چونکو لای ئەو بادە شتێکە ماچ شتێکە دەی شتەکانی کە هەر یەکێک لەوانە مانایەکی خۆی هەیە وایە ماچ گەیشتنە بە ویساڵ مادەم گەیشتنە بە ویساڵ ئیتر نابێ ماچ وەکو شاعیرەکەی تر والێکی بێتۆ کە هەر بریتێ لە ماچکردن گەیشتنە بە ویساڵ ئەوە بالمناسبە کوڕێکی گەنج شعرێکی نووسی بوو ئازەم کاک ڕەنج بووێکی لەوانە نووسی بووی هەزار ماشم کردو و هەزار ماشم کردو دەم نەیداوە لە لێوی برادێک بۆی نووسی و دیکەواتە بە قەسەب ماچی کردو بە قەسەب ماچی کردووە یان جاری وا هەیە ئەگەر ئینسانەکە لێ تێنەگات لەو هینە بە هەڵە لە مەوزوعەکە تێگات ئەمە دوو کەواتە بێت دەستەواژەکانی تێبگەیت ئەگینا معقول نییە ئەو هەموو مەدح و سەنایی مەحوی بۆ حەلاج تۆ بڵێ مەحوی نەیزانی بێ ئەم حەلاجە لە سێدارە دراوە بە حکمی خەلیفە زانیوێتی ئەو مەحوی کەواوەکو لە سەردەمی سوڵتانی عوسمانیشە خەلیفەی بۆ وەلی ئەمر زانیوە کەواتە هەر برارە وەلی ئەمر بیدا حەقە وانە کەواتە ئەوە نییە ئەمەی بە هەڵە زانی بێت بەڵام تازە حەلاج لای مەحوی بووە بە ڕەمزی عیشق بووە بە ڕەمزی مەحیبەت بووە بە ڕەمزی خۆشەویستی ئەی ها چەند جوانەڵێ خۆ بەڵگەم چییە کە ئەو حەلاج بە هەڵا زانێت با حەقیشی بێ لە بۆ الحەق حەق نییە با حەقیشی بێ منسوور وانە ئەنە الحەق حەق نییە بەس لە شوێنی وەسفی جوانیەکە وەسفیەکە بەس لە چی ڕوویەکەوە یان لەکێ وەسفیەکە لەوەی کە بووە بە ڕەمزێک بۆ خۆشەویستی و بۆ محبەت و بۆ یەکلابوونەوە بۆ بوونی وجود نەک لەوەی کەواکو ئەسڵی ئەنە الحەقەکەی وتووە ها کەواتە ئێمە ئەگەر هاتین تەویلمان کرد تەویلی حەقیقیش یانی نەک ئەوانە چونکو لێرە بە ئاشکراڵێ ئەو ئەنە الحەقەی حەق نییە با لە دڵیشوە گەیشتێتەوە قەناعەتی تەواو لە دنیا وازی هێناوە و چۆتە عالەمەکەی تر ئەو با حەقیشی بێ لە بۆ منسوور ئەنە الحەق حەق نییە بۆ چونکو شێتیە بۆ مەجنون گەر بێ لەیلای بکە مەجنون هەر مەجنونە هەر معشوقە ها جیاوازەکە زۆر زۆرە مەجنون هەر معشوقەواتە هەر عابیدە هەر ئەبێ خواپەرسی بکە هەر ئەبێ زەحمەت با ئەوە نەخوا پەرسیشەکەشی زۆر بێ با ئەوە عیبادەتەکەشی زۆر بێ ها بەرز بێتۆ بڕاتە بەردەمی خوای گەورە بێ بە دۆستی خوای گەورە ئاخر خۆ تو ئەبی بە دۆستی کەسێ مانای ئەوە نیە تۆ ئەبی بەو کەسە ئەبی بە خۆشەویستی بە پێی حدیثی پێها لێرەوە ڕاتەوە دووبارە بۆ تەویلەکە پێی فەرموودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئینسان بەهۆی عیبادەتی زۆر و بەهۆی سنەتی زۆرەوە ئەو حەدیثە قودسیەکە خوای گەورە ئەفەرمێ لە حەدیثە قودسیەکە ئەبن بەو چاوەی کەشتی پێبینی ئەبن بەو دەسەی کە ئەی جوڵێنی ئەبن بۆ قاچێکە پێچێ بەڕێوانە با ئەم ئینسانە بوو بێ بە دەست و قاچ و چاو بە معنا زاهیریەکەی بەڵام بۆی نییە ئەو قسە غەڵەتە بکە ها تەویل بریتیە بە کوتی لە گەڕان بە دوای ئەم هینانە خاڵێکی تر ئاگاداری ئەو سەردەمە بین تەویل بریتە لە ئاگاداربوون لەو سەردەمەی ناکرێت تۆ بێی بە پێوەر و بە تەرازوی ئەمڕۆ شتەکانی دوێنێ بپێوی وانە لەو وەختە سیام ئەو ڕێبازی شیعر لە وەختی خۆیە
ئێمە زۆر جارگلەییمان هەیە لەم شاعرە کلاسیکی خوانە بۆ بە ئافرەت دەست پێەکەن بۆ هین دەست پێەکەن کاکە هزار و ئەوە ئێمە شاعرەکانی و تەسیر بن بە شعری عەرەبی لە پێشەوە شیعری عەرەبیش لە سەدەمی جاهیلیشە حتا لە پاڵەوان بازەکانی خۆیانە لە باسی حەجوستەخانە مقدمەی شعرەکانیان بە کۆمەڵە شعری غەزەل و غرامە دوتووە شعرە مەشهورەکەی هین هەچەنە کۆمەڵێکی زۆر لە مناڵێن زعیفە کاوی کوڕی مالیکەڵێ بانت سعاد و وقلبي يوم مبتول ولن باي ابو پیغمبري خدا صلی الله علیه و سلم چن شعری اولی لسر افرته بێگومان زۆر شعر جاهلیانەوە دوای کە هەڕەشەکەیەتە خوارەوە لە قورئانی پیرۆزە دەربەرە شاعر هەندێکیان وەساون بۆیە یان ئەبێ لە شعر بوەسی وەکو ئیمامی شافعی کە ئەڵێن شاعرێکی زۆر گەورە بووە کە لە دوای شاڵێ ئەگەر لە ترسا نەبوایە مبالغە زۆر بکەم لە كنت أشعر من لبیدی لە لەبید خۆم بە شاعریتر ئەزانم یان ئەبێ وەکو ئەو بوەسی یان کە شعر ود شعری یاسا و ڕێسایەکی هەبێ بەو شعرا بڕۆی بەڵام بۆ یاسا و ڕێسا بڕۆی بەڵام بۆی هەڵە نەکەی ئاگا لەو تەویلات و ڕێبازە بێکەوەکو ڕێبازی تەویلی ئەیگرێتە بەر خاڵێکی تر ئەرکی شعرە بێ بزانین کە لە تەویلە بەشێک لە بنەماکانی تەویلەیە ئەرکی شعر بزانین ئەرکی شعر فتوادان نییە ئەرکی شعر بریتینە لە ڕووکردنەوەی هەنیا وەزانە ئەرکی شعر دەربڕینی حاڵەتی دەرونیە بۆ کەسەکە وانە واتە شتێکی علمی نییە ینی کابرا کە هاتووە ئیبن مالیک هاتووە ئەلفی کردووە بە ینی زمانی عەربی کردووە بە شعر دەستی خۆش بێ نەزمێکی کردو ئەرکی خۆی جێبەجێ کردووە بەزای ئەمە شعرە بە معنای شعر نا نەزمە کەواتە ئەرکەکەی خۆی جێبەجێ کردووە من داوا ناکەم لە ئیبن مالیک بۆچی بەلاغە و فەساحە و وانە ڕەوانبێژی و ئەمانە لە شعرەکەی کەمە وایە نەزمی کردووە با نەڕوین بۆ ئەو شوێنە دوورە کاتێک کاک ئەحمەد باوکی کاک ئەحمەدی شەخسی معروفی نەدێ ئەحمەدی ئەنووسێتەوە ڕەئەس سەراعین چاوە بەدەن قەلەبی سمناوە من گلەیەوە لێ ناکەم بۆچی ئەمە هینیتیانیە وردن نییە و پڕنیە لە وردەکاری و جوانی ئەوانە چونکو ویستوێتی ئەحمەدی کوڕی فێری زمانی عەرەبی بکات بەس وەزیفەی شیعر بە معنە عامەکەی فێرکردنی شعری فێرکاری نییە شعری فێرکاری بەشێکە لە شیعر واتە نەزمە نەک شیعر بریتە لە ئەو هەستە دەرونیە کەوا وەکو شاعر بۆی دروستە بێ و دەرێ بڕێ کەواتە جوانی چێژ ڕازاندنەوە مبالغەکردن بەکارهێنانی سەرجەم بەشەکانی بەلاغەتیایە تەشبیه و هینەکان ئەگەر هەمووی ئەمانی بەکارهێنا ئەوە بریتە لە شیعر کەواتە لە وەزیفەی شیعر تێبگەی بە جۆری لە جۆرەکان هەندێ مەحوی خۆی ئاماژەی بەوە کردووە یان بۆ منە دەستەواژە و هێمایەکی داوەتە دەست ئێمە کە ئەمە تەویلە یان ئێمە بە خوێندنەوەی جیاواز و تێگەشتانەی خۆمان ئەی سلمێنین و ئاماژە بەوەکەین کە بەڵێ مەحوی لە بەشێکی جیاوازیان لە چەند شوێنێکی دیوانەکەیە ئەمەی وەکو تەویل بەکارێناوە پرسیارێکی جوانە بەس ئەوە ئەڵین هەمیشە تەویل بریتە لە گریمانە بەڵێ ئەگونجێ ڕاست بێ وەکو چۆن ئیمامی شافعی فەرمێ ڕێ ئەوان هەڵێ بەس ئەگونجێ ڕاستی تیا بێ ئەوە یەک دووهەم کابرا کە خەوپەرژێنی خەوێگەکات ئایا لە سەدا سەدوا دەرەچێت نا بە بۆچوونی ئەم وەختی تۆ ئەڕۆیتە عالەمی مەحویەوە وەختی ئەڕۆیتە عالەمی مەحویەوە مەسەلەك وشەی حەقی لە کۆمەڵە شوێنە وشەی یاری لە کۆمەڵە شوێنە بەکارهێناوە وشەی محیبەتی بەکارهێناوە ئەم محیبەتە ئەگەڕی بزانی کۆیەکەیتەوە بزانین لێرە بۆچی بەکارهێن لێرە بۆچی بەکارهێناوە تەویلی ئەمەیان ئەکەی لەسەر ئەوەیان تەویلی ئەوە ئەکەی لەسەر ئەوەیان واتە تۆ قەناعەت وایە مەحوی شاعر بووە مەحوی پیاوێکی خواناس بووە مەحوی پیاوێکی عالم بووە کەواتە بنەماکانی عیلم و ئەوانەی هەمووی زانیوە بۆیە بە مەجبوری ئەبێ بڵێ لەسەر ئەو حسنی زەنەی کە هەتە بە مەحوی بەرامبەر شاعیرەتی بەرامبەر بە موسڵمانێتی بەرامبەر بە قوڵبوونەوەی لە وشەکانە تۆی دەسەکەی بە تەویلکردنی لەسەر ئەساسی شعرەکانی خۆی نەک خۆت بۆی دروستکەی زۆر باش مامۆستا کەواتە ئێمە زۆر جار بمانەوێ تێگەشتن یان بەونە تەویلێک بۆ شعرەکانی مەحوی بکەین بەوەی کە بە ئاقار و ڕێڕەوێکی عاریفانە و تەسەوفیانەیە بیبین ینی بۆ منە کاتێکە مەحوی دەڵێ ماهی من گەڕ ڕۆژێ لە ڕوولادانی قاب شەو مەگەر لە شەرمان هەڵبێ ئافتا یا بۆ منە لە ڕێیە و شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێمە یا بۆ منە کۆمەڵێ شعری دیکە هەن بۆچی عاشقێکی دنیای یا عاشقێکی مەجازی ئەم ڕەوایەتیە ئەم مافەی پێ نەدەین کە ئەمیش تێگەشتن لە مەحوی یا شعرەکانی مەحوی بۆ پەیوەندی نێوان خۆی و خۆشەویستەکەی بەکاربێنێتەوە
علەما قسەیەکی جوانیان هەیە بۆ نمونە ئەوەی بۆ کەسێکی محەدیث دروسە ڕەنگە بۆ کەسێکی فەقیه دروست نەبێت هەندێک تێگەیشتن لە حەدیث ئەوەی بۆ فەقیه هەیە دروسە بۆ کەسێکی تر دروست نەبێت ئەبێ مش قەناعەتمان وا بێ ئەوەی بۆ ئەدیبێک دروسە ئەلبەتە سنوور بەزاندن نە بە معنای ڕەهاییەکەی بەڵام کۆمەڵە دەسەواژە کە شاعیرێک بەکارهێنێ ڕەنگ بێ بۆ منێک کە شاعیر نیم دروست نەبێت بۆ نمونە ئێمە باسی ماهمان کرد باسی شۆخمان کرد شۆخ لای مەحوی هەمیشە بریتە لە کەماڵ بریتە لە کەماڵ بە معنا تێر و تەسەلیەکەی قەناعەتی مەحوی وایە شۆخ مرشیدە مرشید گەیشتە حەدی کەماڵیەت واتە خۆی ڕازاندوێتەوە بە هەرچی سیفەتی جوانە بە سیفەتی جوانی هەیە ئەمە کاتێک کە ئێمە لە مەحوی تێگەیشتین کۆمەڵێ شعرەکانی لەسەر شۆڕ بێنە کورتەی پوختی ئەوەیە بۆیە ئیتر ئەگەر من شۆخم بەکارهێنا تۆ هەروە بزانیمە بەسمە ئافرەتە حەقی خۆت بەڵام بۆ مەحوی ئەمە دروست نییە تۆ بەمدینە بەکاری بێنیت چونکو شتێک هەیە کاگ ڕاز نازانم لە کەیا باسێکی لەسەر مەحوی ئەویش ئەوەیە مەحوی قۆناغەکانی ژیانی لەگەڵ شیعرەکانە بڕیوە یان بڵێن قۆناغەکانی شیعری لەگەڵ قۆناغەکانی ژیانیا چۆن ئەوی سڕیوە تۆ ئەویشی سڕیوە تۆ ئەوەی من لە مەحوی تێگەیشتوم ئەلبەتە خۆ مەحوی ناکری بڵێ لە 70 ساڵیا بێ بە شاعیر کەسێکی بەهرەمەند بۆ ئەوی هەر لە سەرەتایی بەڵام ئەگەر سەری دیوانی مەحوی بکەی لە یەک ئاستی شایمان زۆر نزیکە ینی هەستا یشتی کرچووکاڵی هی تەمەنی هێزەکاری و گەنجی تیانە یەک دووهم عیبارەت و دەسەواژەکانی زۆر دووبارن وانە تۆ وشەی شۆخ سیرکە لە دیوانی مەحویە وشەی حەق سید بکە وشەی حەلاج و مەجنون و لەیلا و یعنی ئەمە نیشانەی چییە کاکە ئێمە کۆمەڵە بەڵگەمان هەیە کە یا بڵین کۆمەڵی نیشانەمان هەیە وانە نەڵێن بەڵگە چونکو محکەمان پێ نەکرێت کۆمەڵی نیشانەمان هەیە بەڵگە لەسەر ئەوەی کەواوەکو بە هەمویان ئەبنە بەڵگەیەک نیشانەکان بدەین لە یەک ئەبنە بەڵگەی ئەوەی کەواوەکو مەحوی پێشتر هەرچی شعری هەبووە سڕیوەتەوە ئللا وەختێک کە گەیشتۆتە عالەمە تەسەووفەکە و لەو بەحرە بێ پەیامە لەی کردووە هەرو شیعرانەی ماوەتەوە یەکێک لەوانە عەرزم جەنابەت شتێکی باشی بود لە یەک ئاسان شیعرەکانی دووهەم ماناکانیان لە یەک ئاستان واتە ئەم شیعرەمانە ئەویکەکە ئەوی مانای کەوینەکە وەحدەتی یعنی یەکبوونی بابەت زۆر تکرار زۆر وازەحە لە شیعری مەحویە یەک خەڵی زۆر مهمیش ئەوەیە کە ئەمیان کەس ناتوانین نەپولی لێ بکە ڕەنگە ئەوانی تر هەر نێخسە مەحوی بۆچی ناوی خۆی لە مەشوی و گۆڕیوە بۆ مەحوی بە پێی شعری حاجی قادری کۆی بە پێی شعری سالم بە پێی کۆمەڵە لەو نووسەرانە مەحوی پێشتر ناوی مەشوی بووە مەشوشی جەناب تزانانی برژا و سوتا و ئەمانە بەڵام ئینسان چەندێ ببرژێ چەندێ بسووتە هینی هەرمێنێت ئەسەرێکی هەرمێنێت شتێکی هەرمێنێ وانە بەڵام لە دوای سووتان چییە محبوونەوەی تەجربەی عاشق بە سووتانی ئەکرە و زاڵمە سەیری کەن ئێستا دەڵێ مشتێز و خاڵم بۆ چێکاتە بوو بە مەحوی بەڵێ ئەمەش بەڵگەیەکی ترە لەسەرەوەی مەحوی شعری سەردەمی مەشوێتی لە هەموو شیعرەکانی لە دیوانەکەی مەولوی مەحوی سیرکە یەک وشەی مەشویتیان نیە زۆر باش مامۆستا با بچینە خزمەتی دیوانەکەی مەحوی دوایەگە هەر قسەشمان لەسەر تەویل هەبوو دێینەوە تەبان مەحوی دنیایەکی تایبەتیە پێم خۆشە بزانم نمونەی شیعری چیمانەیە کە بگونجێ ئەمە بڵێن ئەمە ئاماژە و هێمای تەویلە و مەحوی ئەگەر بۆونە باسی شۆخی کردبێ یان بۆونە لە شوێنکاڵێ وتم ئەو خاڵە چ بوو هەر کەڕەتێکت دەرخست وتی داخێ بوو بە جەرگ دڵی مەحویمانانە ینی ئەگەر قەرار بێ باسی شۆخ و باسی لێ و باسی مەی و باسی نیقاب و باسی ماهەکەی بکە مەبەستی چییە ئەگەر نمونە شاریەکان تەویلمان بۆ ڕوون بکەنە کاک ڕیاز وەڵام من ئامادەم هەموو دیوانەکە حەزەکە شەرحەکەین و هەمووشی تەویل دەکرێت تەویل بە معنای لێکدانەوەیەکی معقول ینی ئەوە نییە بەڵام سێ خاڵ هەیە لەسەر مەحوی بیزانین ڕەنگ بێ کارەکانمان زۆر بۆ ئاسانەکرێت یەکەم مەحوی مەلایەکی زۆر گەورە بووە واتە خوێنەوارێکی باشی لە علومە شەرعیەکانە هەبووە بە هەموو بەشەکانیوە علومی پێڵێن علومی ئالە بە هەموو هینەکانیەوە ئەوە خاڵی یەکەم دووهەم مەحوی سۆفیەکی زۆر بەتوانا بووە واتە هەر پیوتراوە خەلیفە ینی مەحوی خەلیفەی شێخ بووە ئەوە خاڵی دووهەم سۆفیش ئەو عالەمی خۆیەتی کە جەنابەت ئاگاداری و سۆفی ینی شاعری سۆفی زیاتر لە هەموو کەس توانێتی تعبیر لە مەذهب و ڕێچکە و طریقەتەکەی خۆی بکاتەوە
خاڵی سێهەم مەحوی شاعر بووە، شاعیرێکی بەهرەدار بوو مەبەستمەوەی کەواتە مەلایەک سۆفیەک شاعیرە هەرسێکی لە شعریەکانیە یعنی ئەبێ هەمیشە لە بەرچاو بێ کاتێک کە باسی شعرەکانیەکی ئەم سێ خاڵە مەلا کەواتە بێ بگەڕی بۆ ڕموزە شەرعی و علمیەکان لە شعری مەحویە سۆفی بۆ ڕموزە تەسەوفیەکان کە هەیە شاعیر بۆ ئەو جوانی و ڕازاندنەوەی خۆ هەر ناکری شتانێت خۆمە چیت بۆ شەرەکە نحو سەرف بۆ شەرح ناکە شاعیر بووە بۆ معنایەوەی توانیوێتی ئەوەی پێیەتی لە بەرگێکی جوانی ڕازاوە دەری ببڕێت خوێنینەوە بەڵێ لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خوددا دەستی با خوددا بگرە و بەردە ناخوددا یەکەس منم کەسێ لە زوبانم بگان نییە هەم دەم خوددانە ناسن و دەم پڕ لە یاخوددا عهد و وەفایە سوخرەی بەدعەهدی و جەفا هەرما بەداوی ئەهلی وەفادا بگا خوددا هەر ئەو کەسە کە خەیری دوعای خێری دیوە لێم دائیم دوعامە شەڕی لە من لا بدا خوددا لوتفیە بە حاڵی من کە وتم ئەو وتی بەقار تۆ شێخی با خوددا و ئەمن شۆخی ناخوددا غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناو نەما خوددا تا زوڵمەتی وجودە تەریکی لە نوری عیشق سێبەر نەما هەتاوە کە مەحوی نەما خوددا کای ڕێز ئەگەر بەرنامەکە هەر ئەم شیعرە بێ ڕەنگ بێ ئێمە فریان نەکەوی بەڵێ چونکو ڕەنگ بێ ماناکەی تا ئەنازەیەکی زۆر ئەمە یەکەم شیعری هەر لە سەرەتاشەوە بڵێ سەرەتای دیوانەکەیە مەبەسیشی بووە ئەم هینە بەکارێت منیش ئاراماژەم بەوە کردووە پێشتر لە پۆستێکی فەیسبووکە کە مامۆسای مدەڕیس و خودی مەحوی هەر لە سەرەتا ویستیانە بە مرۆڤ بڵێن کە تۆ تێیتە دنیا بۆ نێو بەحری تاقیکردنەوە و فیتنە و بەڵاگەردانی دی ئەوە جا بەناوی خواشە دەستپێکە لەم شعراگە زۆر تۆ بەناوی خوا دەستپێکە ئەو باسیەکەین شعرەکە دیارە ئەڵێ لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خوددا دەستی با خوددا بگرە و بەردە ناخوددا معناکەی وازەم ڕوونە بۆ ئەوەی لەم بەحری فیتنە لەم دنیای تاقیکردنەوە نەجاتت ببێ وایە خوای گەورە نەجاتت بدا دەستی کەسێکی ڕوو لەخوا بگرە و خەڵکی ناخوددا واز لێ بێنە ئەمە معنایەکە بەس ئایا شاعرێکی گەورەی وەکو مەحوی ئەگەر شعرەکە هەرەمەبی آخر ئەگەر ئێمە نەگەڕێن بە دوای معنای ترا ڕەنگ بێ هەموو کەسێک پێی بوێرێ کاکە ڕاست یا ئەگەر شعرەکە هەرەمەبی هەموو کەسێک پێی وێرێ بەڵام وەرە سەیری پێنج شەش معنای بەس بە ئەم هینە بەکاربێنی معنای یەکەم لەم بەیتە شعرە بچووکە چیرۆکی یونسمان هەمووی بۆ گێڕێتەوە یونس پێغەمبەر کاتێ تۆ سەیری ئەم نمونە جوانە بکە یونس پێغەمبەر کاتێک کەواوەکو بێ ئەوەی خوای گەورە ئەمری پێ بکە قەومەکەی بەجێ هێڵێ و ئەڕوات و لە کەشتیەکە سوارە بێ بۆی بپەڕێت و لەویا کەشتەکە قورسە بێ و خاوەن کەشتیە لە کاکە وڵی شوێنەکە هینە بێکێکمان فرەدن ئەم بەحرەوە بۆ کێ فرەدەن قورعە بکەن کاتێککە قورعەکەن تیر و پشکەکەن یونس پێوە بێ کابرای یونس تەقان کە پێوە بێ زۆرە ترسێ ئینسانێکە ڕائچڵێکێکە بۆچی ینی من پێوە بووم خەرەمە بەڵام کابرای کەشتیوان کە سەیری ئەو ڕەنگ و ڕوخسارە جوانە ئەم پیاغەمبەری خواکە هەرچەندە ناشی ناسێ ڕێ وەڵڵاهی دەموچاوی تۆ بۆ ناشی بخەیتەم بەحرەوە یانی پیاوێکی جوانی و پیاوێکی لە خۆی بە ئەدەب دیارە ئەو ماوەکەمە کە بە یەکۆ بوون هەندێ ئەخلاقی جوانی نواندووە هی ئەوە بۆ سەرنجی کابرای کەشتیوان ڕاکێشێ ڕێنە با قورعەکە دووبارەکەینەوە قورعە دووبارەکەنەوە دووبارە هەر پێوە بێ ئومێدێکی بۆ دروست بوو یونس کە جاری دوم دووبارە کرد ئومێدەکەی زیاتر بوو هەم ترساوە بۆ جاری سێهەمیشتی بەخواانەوە وەڵا هەر بۆ تۆ ناشێ بۆ جاری سێ هەموو جارێک کە ئەم قورعە دووبارەکەنەوە یونس ئومێدێکی بەکێ هەیە بە کابرای کەشتیەوە ڕاستە موسڵمانەوەە بەڵام ئەمە ئەسبابە بەڵکو خوایە مەحویە لەم شعرا ئەو چیرۆکەمان بۆ ئەگەڕێتەوە لەکوێ بووە ئەم حاڵەت و تاقیکردنەوەی یونسە لە بەحرا بووە بەحرەکە مای چی بووە فیتنەوەدە تاقیکردنەوە بووە کێ ئومێدەکەی بەکێ بووە بە ناخودانی کەشتێوان لە زمانی فارسیە بەڵام ئەیکەی نەجاتی بوو ئایا نەجاتی بوو بەهۆی ئەمەوە نەخێر نەجاتی نەبوو وەختێک کە ڕۆژتە ناو سکی حوتەکە فڕیاندا و کەوتە ناو سکی حوتەکە لەویا بیری کردو ئای
چه هەڵەیەکم کرد من ئالیا سەبەکەی چی بوو ئومێدێکی بوو بەکێ بە ناخودانی بە ئەسباب بە کەشتیوانەکە لەوێ هاواری کرد ڕووی کردە خوای گەورەوتی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ئەو شتانە هەمووی هەڵە بۆ کردومەتە کاتێک کە بە معنای کەلیمە گەڕاوە لای خوددا چی ڕوویدا خوای گەورە ڕزگاری و ئەم ڕزگاربوونە ئایا هەر بۆ یونسە نەخێر هەر کەسێ بە پێ ئاەتەکە هەر کەسی ئەو ڕێگەی یونس بگرێتە بەواتە هەر کەسێک تەنها ڕوو کاتەخوا خوای گەورە نەجاتێ چون خوای گەورە فەرمێ وەکەذالکە نونجی المؤمنین جار سێری شیعرەکە بکە لەم بەحری فیتنە ئەها ئەنجا وەرە بزانە تەویلەکە دروستە یا دروست نییە لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خوددا دەستی با خوددا بگرە بەردەنا خوددا ئەمە مانای دوو هەمی شیعرەکە وانە خاڵێکی دیکەش زۆر مهمە ئێمە وتمانوێ ئەوە بزانین ئەم پیاوە سۆفی بووە سۆفی تەبیعەتی ئەهلی تەسەووف هەیە هەمیشە پێویستی بە مرشید هەیە واتە ناکرێ کابرا سۆفی بێ و کەسێک نەبێ لە خۆی باشتر کە ئەم دەستی نەگرێت دەستی ئەم نەگرێت ئەوەی کە پەیوەندی نێوان موسا و خزری زین ئەوەشکە لەوێ هێناوێنە بەڵێ پەیوەندی نێوان ئەبوو بەکر و پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەیوەندی نێوان مەولانە و شەمس پەیوەندی جا ئەڵێ بۆ ئەوەی ئەوە خاڵی دووهەممان باس کرد معنای دووەم معنای سێهەمیشی لێک بینەوە ئەمان هەمووی مامۆستا ئەم سێ معنە جیاوازە هەموو یەسێتە چوارچەوەی تەبیلەوە شەرت نییە لێکدانەوە یەکەی ئەگەر کابرا وتی نەخێر ئەم کەلیمەی دروست نییە یان ئەمە ئاوانیە تۆ لە ڕووی بەلاغە و فەسەحەکەەوە بۆی ئەهێنیتەوە با خودایانی چی با خودایانی کەسێ ڕوو لەخوا بێ ئەمە ناشی هەیە وانە کەسی با خوددا ئەوەی زۆر بەڵێ بکە بۆ خوا ئەوەی لەگەڵ خوا بێ کەواتە بۆ ئەوەی تۆ لەم بەحری فیتنە نەجاتت بێ دەستی ئەو بگرە وانە ئەمە ئەگەڕێتەوە بۆچی بۆ کەلیمە جملە مەشهورەکەی ئیمامی غەزالی کاڵێ من لم يكن له شيخا فكان شيخه شيطان وانە ها چوو بۆ کوێ بۆ ئەوەی کەوا تووشی ئەو بەزم و ڕەزمە نەبیت بۆ ئەوەی شێخەکە هەر مەجبورە ئیلا بێ شێخێک هەبێت کەمادەم شێخێک هەبێ کەواتە دەستی با خوددایە بگرە کە ئەهلی ئەوە بێتوانە حتا شێ فەمێ لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێت زناری وەکو شێخ اختیاری مەزەبی تەرسانەکەم شێخی سەنعان بەڵێ وانە کاتە لێرە ئاماژە بەوە کە بێ شوێن کەوتوی شێخ لا بێوابێ لەوێ قسەیەکی تریشی هەیە لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێت زناری زولفیار کاکە ڕاز هەمیشە مەلا کە ئێمە کوڕە مەلا و کەسی مەلا و ئەمانەین مەلا هەمیشە علمی زاهیرە خوێنێ وریای ئەو خاڵە بە مەلا خەریکی علومەکانە بە زاهیری وایە مەلا ڕەمزە بۆ زاهیرەتی علومی شەرعی بەڵام شێخ هەمیشە ڕەمز بووە بۆ کۆمەڵێشتی معنەوی و کۆمەڵشتی ڕۆحی و ئەوانە وایە ئەم مەلایەتیە چەندێک وردەبیتۆ لە عیلما یعنی ئەگونجە کابرا گەورەترین مەلا ینی شتیوامان بینیوە زۆر شەرعزانێکی بەتوانا بووە بەڵام زۆر ئەهلی نوێژ نەبووە ئەهلی دڵ نەبووە کەواتە ئەم زاهیریەتی عیبادەتە هەرچەنە وردیش بێت و علمی باشیشی هەبێت لە سەری وەکو مەلایەک ئەمە لەگەڵ عشق و محیبەت و ئەوانە ڕێناکەوێت وایە بەڵام بۆ ئەوەی تووشی ئەو محیبەتە ببی بگەی بە نەتیجە چی بکەی وەکو شێخ اختیاری مەزەبی تەرسات وەکو شێخ مەزەبی تەرزا چیە بریتە لە محیبەت و خۆشەویستی و بەڕێگا ڕۆیشتنە واتە لایەنی معنەویەکە زۆر مهمە کاکە ڕاستۆ بیر لەو کەرەوە وتەقشعر جلودهم لە علمی ظاهرە چۆنە یعنی تتجافى جنوبهم عن المضاجع يعني هەر عراقەکە وشکە بێتەوەوانە هەندێک شت هەیە ئەو گریان وشتە مەسەلە ڕۆشەرعەکەی چۆنە واتە هەر لە ڕۆ زاهیرێکەوە کەواتە ئەبێ بڕێتە ناو با بڵێن عالەمە معنەویەکە بۆ ئەوەی بە جوانی لێ تێبڕی بێکەس منم کەسێ لە زوبانم بگان نییە هەم دەم خوددانە ناسن و دەم پڕ لەیە خوددا زۆر خۆی بە بێ کەسە زانێ لە چییە لە هاودەم لە نەبوونی کەسێکە کە لێ تێبگە ئەوە خاڵێکیشە ڕنگ بێ بە بۆچوونی من جۆرێ لە داد و بێدادی مەحویە لە دەستی ئەگەر دروست بێ بڵم شێخەکەی ڕنگ بێت لە هەندێ وەختە مەحوی هەستی کردووە لە هەندێ ڕۆ پێش کەوتووە لە هەندێ ڕۆوە ڕنگ بێ ملاحەزەی هەیە بەڵام چی بکە لەوە زیاتریشی دەست ناکەوێت چونکۆڵە کەسێ لە زبانم بگانیە ئەوە هی مطلق ئەوانە
گونجە باز لە کۆمەڵگەیەکیش بکە کە مەحوی ئەوەندە شانازی بە خۆیەوە بکە ئەوەندە لە خوا نزیک بووەتەوە نامۆ بووەتەوە تا لە دوایاڵێ هەر غەیری ئەمە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوانە ماخودا بەڵام ئەم ها وەکووتمان ئەم تەویلەی شەڵەگرێت ئەگی نەخۆ لە دوای ئەوەڵێ هەم دەم خوددانە ناسن و دەم پڕ لەمە یاخدا ئەم هەمدەمانی لە هەمان وەختا وایە بە زوریای یەکشت بە هەمدەمی ژانی هاودەم وایە یعنی ئەو کەسی کە ڕەفیقتە ئەو نقطە ئیشارەتێکی زۆر کز و ئەدەبی تەسەوفە جارجار لە کاتێکە کە ناڕازیە لە حاڵی خۆی بە جۆرە لە ئیشارەت دەرێ بڕێ مەگەر خەڵکەکەی خۆیان لێ تێبگەن ئەوی کەی ڕوونە تا ئەگاتە ئەو پرسیارە جەنابەت کردن لطفیە بە حاڵی من کە وتم ئەو وتی بەقار تۆ شێخی ناخودا و ئەمە شێخی باخودا لێرەدا مەحوی کە پیر بووە تەمەنی کردو دووارە مەحویەکەی ئێمە شوین نییە کە باسمان کرد لە مینا شێخەکەی مرشیدەکەی جا مرشیدەکەی ئیتر ئەو کەسێک کە ئەم بە قدوەی خۆی ئەزانێ لە پیاغەمەدی خوا صلی الله علیه وسلم بیگرە یان لە خوای گەورە شەیخی تەریقەتە بیگرە هەر خەریکی ئەوەیە ڕیاضەی پێەکە پێی ئەگەیەنیە ناڕەحەتێکە ئەم ڕیاضە پێکردنە زۆر قورسە زۆر ناڕەحەتە چونکو ئەم ڕیاضە پێکردنە ئەبێ ئەوەنە لێدەی ئەوەنە لێدی ئەو نەفسە ئەوەنە بشکێنی تاوەکو لە شعرەکەڵێ دەوای ئەم دەردە پیسەتەوێ هەر دەردە وەک جیوە وانێ کە هاتی کوشتتن ئەم ڕۆحی مەحزە ئەو جەوهەری زیوە ئەبێ ئیشی مرشیدەکە ئەوەی ئەم نەفسەی بشکێنێ تا ئەبێتە ڕۆحی مەحز وایە سبحان الله لە شعری نەفسەکەشیا فەرمێ لە حەفتات تێپەڕیم و هەفتەیە بۆ دین و بۆ دنیا بەکاری خۆم و کاری کەزنار وەی چ بێکارم ئەم بەسمەوەیە ئەوەی کە جەنا بدە فەرمووی هەمیشە پیرێک بووە ڕوو لەخوا بووە بەڵام لێرە ئاماژە بۆ کە حتا لە کۆتایی شارڵێ نە شەیتان و نە خزمان و نە دەورانم بە من ناکەن ئەوی نەفسی خەسیسم مەحویا کردوویە دەربارم ئەم هاوار و لاڵە و گریە و بێزاری لە دەستی نەفس چونکو بۆ کابراکی نەفسایی نەبوو مەحوی بەڵام ئەوێ وا بیکوژێتر نەفس هەر نەمێنێت طبیعەتی ئینسانیش خۆی دروست کردووە هەتا لە ژیانایە نەفس ئەمێنێ بۆ چونکو ژیان نامێنێ کە نەفس نەما ژیان نامێنێ بۆیە مەحوی بەردەوام هاواری کردو هەرگیزیش پێی نەگەیشتووە جا لەم هەمومان و بوونا بە شێخەکەی ئەڵێ دیتر ڕەحمێکم پێ بکە بەسە ئەو شۆخیانی لەویا کاڵێ ئەمن شێخی بە خودداوە تۆ شۆخی ناخدا مرشیدە بۆ شۆخ بریتە لە شۆخ لای تۆ چییە لای تۆ بریتە لە جوانێک کەواوەکو عیبیتیانە بێ وانە یاخۆنە جوان بێ ئەوەنە جوان بێ جوانەکانی ئەوەنە زۆر بێ ئەگەر عیبێکیشی هەبێ هەر پێوە دیار نەبێت وایە ئەمیش مرشیدەکەی لە ئەخلاقا لە شتێکی زۆر وردە بیزانی کاکە بۆ مێینە لە شعری مەحوی و غەیری مەحویە ئەبێ بە ڕەمز ئیتر بۆی ئەم ئەو پرسیارانە دووبارە نەکەێت حتا لەیلا لە شعری مەحویا زۆر بەکاراتوە نە هەر مێینە بەگشتی بە لەیلا و بە شیرین و بە سەلما لە شعر عەرەبیەکانی و بە ژن و بە شۆخ و بە عیار و بە هەموو ئەو مێینە لای شاعرانی غەیری تەسەوف بریتە لە ڕەمزی جوانی و بێکەم و کورتێتی بەڵە جوانی بە معنە گەورەکەی هەر بە معنای نەگەی چونکو ئەم لە ڕوخسارە جوانە ئەویش بەگشتی لێرەوە ڕاتە سەر چی کاک ڕاز لێرەوە ها ئەبێت تەویلیکەی لێرەوە ڕاتە سەر ئەو فەرمودەی کە ئێوە لە ئاەتەکانی خوای گەورەوە خوا بناسن بیر لە خوددا مەکەنەوە بیر لە دەستراوەکانی بکەنەوە خوایەک ئەوەنە عەزیمە ئەم جوانیەی دروست کردووە ها ئەبێ خۆی چۆن بێت ها تەویلەکە من ئەڵێم ڕۆرە بۆ تەویلەکە لێرە بۆیە مێینە بەم معنا لە هەرچی بەکارهێناوە مێینە و ئەم بڵین پارچەکانی مێینە کە بریتە لە چاو و برۆ و قژ و زڵف و هەموو ئەمانە بریتە لە مەخلوقاتە جوانەکانی خۆ بۆ چونکو لە ڕاستیا خوای گەورە چییە چۆن ئەیدۆزیتەوە ئەیخۆ خوای گەورە وجودیەکی ینی هین مەلموسی نییە تا من تۆ بیناسین ئەبێ لە ڕێگەی مەخلوقاتی و بیناسین
جوانترینی مەخلوقیش بریتە لە مێینە ئەوە جێی ینی ناکرێت جێی مناقەشە بێت ئەم هاتووە لە ڕێگەی ئەم ئاەتەوە ئاەتی جوانیەکەوە خۆی گەورەی ناسیوە بۆیە ناڕەحەت نییە ینی ئەگەر ئێمە بمانەوێت تەویلیکەین هەر بە ئاەت و بە حەدیث و بەو بەڵگانەی کەواوکو هەلی تەسەوف هێناویانە مێینیان کردو بە ڕەمزی جوانی هەروکەوەهایشە ڕەمزی جوانیش بە ئاەتێکە لە ئاەتەکانی خوای گەورە هاتووە لەم ڕێگەوە خوای گەورەی ناسیوە لطفێ بکە بە حاڵی من ئەنج ئالێ لایەتر کە ئەم شوخە هەر ئەوێت دوای لێ بکە هەتاوەکو ئەگاتە لەم عەدەمە جاویش نقطەیەکی زۆر عەجیبە ینی بەلای مەحیوە ئەمە عەدەمە ئەم ژیانەی ئێمەتیایە ئەمە ژیانی عەدەمە ئەوێت لەم عەدەمە هەرچۆنێ بێ نەجاتی بدا ئەوەندە چونکە کوشتنی نەفس و لێدان و زەربە و ئەو شەڕە بەردەوامە ناڕەحەتە داوای لێکە کە ئیتر نەجاتی بداوە کەی ڕزگاری ئەبێ ئەویش تووڕە بێ ینی ئینسانی ڕێبوار چۆنە بێ سکاڵا بکات لە شوێنی کام هاهی ناکات وانە ئینسانی ڕێبوار تۆ ڕێبواری کەی ئیشی تو ئەوەیە هاوار لێ دەسە ئەسڵ هەر هاوارکردن ئەوە بێ ئەدەبیە وایە ئەی هینەکە شاعرەکە جوانە خوایە ئەو ئاهەی لە دڵ دێتە دەر بیکە بە وشەی الله ئەکبەر ینی ناکرێت تۆ وەکو سالیکێک کە ئەم ڕێگەتەی دوتۆ دەبەر نابێ ئاگایمان و بوون بزانانی مامۆستا خەبابی کوڕی ئەرەد دەچێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پەنای سێبەری کەعبەیە پاڵکەوتووە فەرمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا عەزیەت و ئازار و چەوسانەوەی قوڕیش بەرامبەرمانە بینی بۆ دوعایە لە خوا ناکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تون دەڵەسێتەوە چوار مشقی دانیشێت تووڕە بێ ینی جۆرێ ئەفەرمێ هێشتا چیتان دیتوە پێغەمبەر هەبووە بە مشار کراوە و دوو کردەوە سەری بڕدراوە دەربەدەر کراوە مەبەستمەوەیە کەواتە ڕێگەی حەقیقەتگرتن نابێ فلان عالم پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە بریتە لە پێغەمبەر ئەیوب ساڵەهای ساڵ خوای گەورە بە ئازار و بە ناڕەحەتی و بە نەخۆشی تاقی کردو ئەخی قسەی چییە یەک قسەکە وەختێک کە ئیتر هەستەکە توانای عیبادەتی نامێنێ نەک ئێشی هەیە نەک ئازاری خۆی نییە ئەڵێکی ربی ئینی مەسەنی الضر وأنت أرحم الراحمين سەیری ئەوە دەبکە لەگەڵ خوای گەورە ناڵێ چاکم کەرەوە ناڵێ تووشی زەرەر بووم ئەم زەرەرە زەین لای ئەو پێغەمبەری خوا زەرێکی معنەوی توانای عیبادەت و خواپەرسی ئەوانەی خەریکە هی نەبێت تۆ ئەرحم الراحمین ترەوە ئیشی خوایە چاکیەکاتەوە یا ئیشی ناک بۆیە ئەهلی تەسەوف نابێ هاوار و سکاڵایان لە دەستی ئەو ڕاضە بێ کەواوەکو شۆخەکەیان یا شێخەکەیان یا مرشیدەکەیان بە جەوری دڵ بچم گەربێ بە دەردی دڵ بچم گەربێ لە جەوری تۆ دڵم بێشە یەک قسەی ترکە ئەڵێ تۆ شێخی باخدا و ئەمن شۆخی ناخدا سیرکە تۆ شێخی مەحوی شێخەوانە شێخ نێزەرێکە و عابایەکە و وەزعیەکە ها جەخۆ خۆ بە شتێکی زۆر موهیمە زانی ها منیش کابرا مرشیدێکی تۆم بەڵام بەوە بزانە شۆخ لە شێخ مهمترە شۆخ لە شێخ مهمترە یەک دووهەم تۆ پیر بووی ئینسانی پیریش ڕاضەکردن پێی زۆر ناڕەحەتە کاک ڕاز ها وریای ئەم دیقەتە ڕاضەکردن بە خەڵکی پیر زۆر ناڕەحەتە ئەوە بیسووتەڵێ ئەوەی بە پیری فێری پڵاو خواردن بێت کەوچکە بۆ لوتێبە ئەخۆ ئینسان ئەگەر پیر بوو چی پێیە ڕاضەکردن بەم پیرە ناڕەحەتە بەڵام لە وریابە تۆ شێخی پیری هەر ئەبێ ناڕەحەتت کەم منیش شۆخی ناخدا شۆخ بە معنای مرشید یەکم کەشتێوانم ئەزانم چیلی ئەەکەم من دەستی تۆم کردووە تۆ حەق نەبێت بۆ تۆ نیچی پێەکەی من خۆم کە کەشتێوانەکە مرشیدەکەی تۆم ئەزانم چیلی ئەەکەم وا دیارە هەوکاران ماماژە بۆ بکەن کە کاتێکی کەممان ماوە بە چێژ و خۆشەویستی مەحیۆ ئازاد چل خولێکێکمان تێپەڕ کرد شعرێکی تر کە هەر ینی ئاماژەکانی تەویل تایە ڕەنگیاندا بێتەوە لە شعری مەحویە ئەگەر بۆمان بخوێنیتەوە و ڕاپەشی بکەین بە خێرایی زۆر باشە ئەو شعرەی کە ڕەنگە جەنابەت لە بیر بە پیر ئەو ماهەوە چووم و بەسەر چووم پەری ئەو نەبوو بەسەر چووم شعرێکی زۆر زۆر جوانە بەڵێ نێرگز و باغی حیرەتم پێ بە فەڕ هاتووەکو گوڵزوو بەسەر چوو بەڵێ ئەگەر ئەو شعرەوان بدۆزێتەوە من لە دیوانەکەی خۆمە لەوچە زووتری دۆزیتەوە بە پیر ئەو ماهەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم سەیری ئەم هێنە جوانەکە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێرە بۆ ناهێنیت و دیکەی بە بە پیر ئەوما هەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم تەڵێن یەرگزم و باغی حیرەتم پێ بەفەڕ هات و وەکو گوڵ زوو بەسەر چووم گلەی پێشم لەسەر هەم بووە بە لەسەر سەر هەم بووە بار کەدی من دولبەرم هات و بەسەر چووم دەزانم بادیەی عشقە خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر ماوم ئەگەر چووم لە حینی نەزعی ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە میحنەتخانە دەرچووم بە ئەوەرکردنی من بوومە قەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر و من بۆ سەقەر چووم وتی قەد وامەیە من واوە هەردێم نەهات ئەو واقەت و من واوە هەرچووم شکر مورم بووە پاماڵی میرێ بەبێ نامی ژیام و نامەوەر چووم غەمی قاتیل مەمەحوی منفعیل ما لە حەشرا کفنی خوێناوی بەبەرچوو بۆ خوا کاکە ڕێزە بێ وەختێکی زۆر بێ بەم شیعرە تۆ وەرە ینی بە پیر ئەو ینی جارێ سەیری جوانەکەی بکە خۆی دووارێکەمە ئێمە نابێ هەر ئەوەنە ڕۆچین لە مەعنا و لێکدانەوە جوانەکەیمان لەبێ بچێتەوە سەیری ناسکی ئەم شیعرە بکە بە پیر ئەوما هەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم چەند جوان وڵاتان نەوێ ئەم شیعرە شەوێکە ئەم ئەبێ دووبارەیەکەینەوە لای ئەم عەدەم وجودە وجود عەدەمە لای مەحوی عەدەم یەواتە ئەو کەسی ئەم خۆشی ئەوێت خۆشەویستەکەی ئەم خۆشەویستێکی عەدەمە بە معناکەی ئێمە واتە ئافرەتێکی بەرجەستە نییە تاوەکو پێی بگە ئیلا ئەبێ بمرێ لەوێ بگات دوای مردنەکەی بگاتە خۆشەویستەکەی کە خۆشەویستی حەقیقیە بۆیە جارێک خەیاڵی خۆی ها کە لە وەختی کاتی بیرکردنەوە و خەیاڵا یاخود شەوە و خەوە بینێ لە هەرینێکا بێت بە پیر ئەوما هەوە چووم ینی وازانێ کە ڕۆشنایەکەی بینیوە هەروە تێگەیشتووە ئەمە مادەم ڕۆشنایەیە کەواتەوە حەقیقەتیشی هەیە شتێکە ڕۆشنایی هەبوو کەواتە وجودیشی هەیە بۆیە بە پەلە ئەڕوا بە پێ لەگەڵ ڕووناکیکە ڕوا بۆی بگا بە ماهەکە بەڵام ماهەکە ئێمایەکی معنەویە بۆیە ئەوەی تەویل هەڵ ناگرێ قسە ماهەکە ئێمایەکی معنەویە کە ئەڕوا بەسەر ئەچێ بەسەر ئەچ ینی بە هەڵە ئەچێ بەسەر ئەچ ینی بە تەوخە سەر ئەچێ ئەوەنە پەلەیەتی ڕاکە بەسەر ئەچێ بەڵام کاتێکە ڕۆ پەری بوو پەری هەر بە معنای فریشتە بەکارهێنی بە معنای جنۆکە بەکارهێنی هەردووکیان شتی مەحسوس نین و هەر بە معنای جوانیەک بەکاری ئەهێنی کەواوەکو هینی نییە کە بەرجەستە نییە کەواتە ئەم ڕۆشنایە ئەم بینی هەر ڕۆشنایەکە بوو پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چوو ئەزانیە ئەمە ئیشارەتێکی بۆ ئیسلامی عەلاجیشتایە ئیشارەتێکی زۆر لەطیف ورد و ناسک چونکە ئەو شەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەچێ بۆ مێعراج ئەفەرمێ نورێکم بینی مانگ چییە نوری هەیە ڕووناکی هەیە تیشکی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نورێکی بینی و نەک خوای گەورەی بینی و کاتێ شەویش بووە وای زانیوە هەنێ لە کەس وازانە خوای بینی و خوای نەبینەوە بەڵگەی مەحوی دەفەرمێ ئەوەندەی لێ دەزانم بەم نەزانیی خۆمەوە مەحوی بە چاوی سەر خودابینە و بە چاوی دڵ خدا ناسە خدازانە ئەنی مەحوی باوەڕی بەوە هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئیسلامی عەلاجا خوای بینی ڕووناکێکی بینیوە جا خوا بە معنا بەرجەستەکەینە خوا بە معنای ڕووناکێکی بینیوە ئەم ئیشارەتیشی تایە بەڵام ئەڵێ بە پیر ئەوما هەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم ئەزانی ئینسان زۆر جار بە شەوا بەغەڵە دەچێت جاروای بە شەوا دەنگێکە بیسی ڕووناکێکە بینی لەبەرەوە هەر ئەو ڕووناکێ بە هەڵە لە هینەکە تێگەی بەڵام مەحوی ئەو فترەکەمە کە ئەم نورەی بینیوە لەزەت و چێژێکی زۆری بینیوە ئەو لەزەت و چێژە وای لێ کردووە کە قەت لە بیری نەچێە بەڵام ئەسەفی ئەوە ئەخوا کەواوەکو زۆر زوو ئەڵێ چی ئەڵێ تەڵێن یەرگسم و باغی حیرەتم پێ بە فەڕ هاتوو تەڵێن یەرگس بووە ئەو سەر سوڕمانەی کە ساڵەهای ساڵە هینە بە فەڕ هات بەڵام بەداخەوە ئەڵێ چی وەکو گوڵ عەمری زۆر کردە
یان هەرگیز ئەمری زۆر کوتە چەند ڕۆژێکە ئەمیش فترەکەی زۆر کەمە بەڵام تووشی خەفەتێکی زۆر گەورای بێ لە دوایەوە ئەم لە خۆشیاوەی بینی بەڵام ئەزانی مشکلە گەورەکەی دوایی تووشی بووە گلەی پێشم لەسەر هەم بووە گلەی پێشم لەسەر سەر هەم بووە بار کەدی من دولبەرم هات و نەگەیشتە دولبەری بەڵام کە زانی هاتۆ نورەکەی بینیوە ڕای کردووە بەچی بەسەر ڕۆیشتووە پێ کە ساڵەهای ساڵە ئەمە ئیشی ئەم بووە ساڵەهای ساڵە بە دوای دولبەر ئاگەڕێت ساڵەهای ساڵە خۆی هیلاکەکە خۆی مانووەکە زەحمەتە کێشێ زەحمەتەکە بۆ ئەم کەچی ئەم دەقە خۆشی و لەزەتەکە بوو وایە ئەمە یەک مانایەکی تری جوان ئەویش ئەوەیە ئینسان بە دڵ و دەروون مێشک لێرە تعبیرە لە دڵ و دەروونەکە وایە بەسەر سەر چووە ینی بە دڵ و دەروونەکە ڕۆیشتووە بۆ بینینی یارەکە نەک بە پێ بڵێ زەحمەتە کێشێ و ئەمانە بەڵام بە دڵ ئینسان نەگاتە ویسال ئەتە فەرشی ڕۆحی بۆ ڕاخستووە فەرشی ڕۆحی بۆ ڕاخستووە نەوەکو جەستە مۆستا هاوکارانم ئیتر وا دیارە بەرەو هەڕەشە و شتەی بن ئەڵێ کاتی هیچ نەماوە وەڵام نامزانی هەست لە تاقی باوەڕکە من ینی ودم لەوە چێت لە دقەی 20 و 25 بین ئیتر بەڵام نازام کادەرەوە نەدەرفەتمان بە ئومێدیەوەی ئینشەڵا لە داهاتوە بتوان ینی زیاتر ڕوو بکەینە دنیا فراوان و بەرفراوانەکەی مەحوی و تەواوی ئەو چەمک و واتا و تێگەشتانی کە لە شعری مەحویا هەیە بە بینەری بگەێنین یەک خاڵی زۆر مهم هەیە کاگە ڕاز ئەگەر بڵێم ئێمە گەر شعری مەحوی بخوێنینەوە بمانێت زۆر شعری مەحوی جگەل لەوانە ئەبێ ئاگامان لە ڕێنووسی کۆنیش بێت خۆزگا مەجالمان هەبوایە بەشێکی زۆر لەم شعرانە کە ئێمە ئێستا باسەکەین کە ئەی گێڕینەوە بۆ ڕێنووسی کۆن مانای تری بەکاری هەیە ڕاستە جوان وتی کەماچت بدەمێ من ڕوڕەشی تۆم گەرماچت نەدەمێ من ڕوڕەشی تۆم وایە سبەینی هات و وعدەی چی بردەسەر ئەو تووە یەک مەسەلە کاتێکە ئێمە ئەی خوێنینەوە سەرەکەی ڕوڕەشی تۆم ینی ئەگەر ئەم ماستە نەدەمێ ڕوڕەشی تۆم لە کاتێکە تو ئەگەر بە معنە قەدیمەکە بینوسی تۆ تو یان بە ڕێنووسە قەدیمەکە بینەوە بە معنای توکتیە واتە ئەگەر ئەم ساڵ واڵێ ئەم ساڵ ئەگەر من ئەو ماچە نەدەمێ ساڵی داهاتوو ئەوە نیە گەنجەکە نامێنێ و دەورە تووکی لێ دروستە بێت و ئەو جوانەی جارانی نامێنێ بۆ ینی ئەبێ بە کورتی ڕێنووسە کۆنەکە ئەگەر لێک بینەوە معنای زۆر ورد و جوانتریشمان بۆ دەرەکرێت زۆر سپاس دەکەم بەڕێز مامۆستا تۆفیق کەریم نووسە و ڕووناکبیری ئیسلامی سپاس بۆ بەڕێستان کە میوانی ئەمەڵقەی بەرنامەی خەڵوەت بوون زۆر سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستانم لە نێو دنیا فراوان و بۆ خۆشەکەی مەحویەوە کۆتایی بە بەرنامەکەمێنم تا ئەڵلقەیەکی تر و لە بە یەگەیشتنەوەیەکی تر لە بەرنامەی خەڵوەت بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ